بەناوی خۆی بەخشندنەوە مێرەبان سڵاوتان لێبێ ئەزیزان و خۆشەویستان لە ڕیپۆرتاژێکی تایبەت لەگەڵتانم لە نێو مەیدانی فرۆشتنی ئاژەڵ و مەڕ و ماڵات دیارە ماوەیە کە باز دەکرێت مەڕ و ماڵات ڕووی لە گرانبوون کردووە هاوکات لەگەڵ گرانبوونی مەڕ و ماڵات بەشێکی زۆری ئەو کەسانەی کە بەخێوکری مەڕ و ماڵاتن خەریکە واز لە کارویشەکەیان دێنن بە هۆکاریەوەی کە ئێستاکە 140 تاوەکو 150 مەڕ و ماڵات بەخێوکردنی یان مەسرفی گرانتر بۆیە بەشێکی زۆریان واز دێنن بەهۆی گرانبوونی ئالف و جۆ و گەنم و پێداویستیەکانی بەخێوکردنی مەڕ و ماڵات بۆ ئەمڕۆ هاتوین بە دوواداچوون دەکەین بۆ بابەتە بزانین لەکوێ هۆکاری چییە کە ئالف و گەنم و جۆ بەو شێوازە گران بووە و لەبەر چی لە قەسابخانەکان و لەلایەن گۆشتفرۆشەکانەوە گۆشت بە شێوایەکی بەرچاو نرخی بەرز بۆتەوە بە دوواداچوون دەکەین لەگەڵمان بن لە نێو مەیدانی ئاژەڵان دەبین. مامسمعیل ئێستا کە بازاڕی عەلەف و گەنم و جۆی هەستان و دابەزینێکی بەخۆی بینیوە ئێستا بازار چۆنە بەگشتی؟ ئێستا پێشەمەش لەبارەی مەسەلەی بازاڕی جۆ و گەنمی بە خۆتان دەزان ئەو ڕۆل لەسەر یەغبار دەخوا یەغباری عالەمی میسانە کە ئەو جۆ و گەنمەکە هاوردە دەکرێت مەسەڵەن ئێستا مەسەڵەن لەو دوو ڕۆژێ سێ ڕۆژێ قرارە کاتیە لە ساز بەحسی 50 ملیۆن تەنی کرایە لە مەواد غەزایی بەچی گەنم و جۆی ئەوە هاوردە بکرێتن لەوانەیە مەسەڵەن دەورەشی بازار دەورە شکانی هەیە بە چاوی خۆی دەبینی ئێستا دوو ڕۆژ سێ ڕۆژە فەرقەکی کردیە بازار بە حەقەت شلە بازار داتە پێ بە حەقەت ئەو جەسبە و دووزبەژە من نازانم ئێستا بە چەندیە ئێستا گەنمی مەسەڵەن گەنمی باش ئێستا پێشان دە ڕۆژ پێستا بە 750 760 دەکڕا سایلۆش تەبعەن بە 850 وەردەگرێتەوە ئیشی سایلۆی ئەو ئیشەکەی سایلۆ هەیە ئێستا مەسەن ئەوڕۆ گەنمان کردێ 720 یعنی 50,000 تەنی هاتە خوارێ ئێوە گرانتان کردووە یان عالەمیان گران عالەمیان دەولیان عالەمیان گران بۆ خۆ لێرە ئەوە لە شریکەی منە ئەوە لێرە دروست ناکە بەرهەمی ناوە خۆمان کووە بەرهەمی ناوە خۆمان وەڵڵاهی ئەو سال بە خۆ دەزانیە لە ساز بە یشکە سال لە قەرەمدرا بەس ئەوانەی لەخوای بە زیادی کە ئەوانە ئاویان هەبووە مەڕەشەعیان بووە ئەوانە باشن ینی بەرەمەکەی باش بووە بەس بە حەقەت وشی سارانج نەوەسن ئەو دەشتەی خوارێ فەقیرانە هەمووی بە زەرمەند بووینە بەڕاستی برادەرانی زۆتیایش حەقی دەعمەچیان هەیە لە حکوومەتەوە دەعم بکرێ باشە وچی چیمیا گرانە وچی مەسەلەن گەنم بدرێ باشە بیان دەنێ لە بۆی دەعمیان بکەن بە حەقەت دەورەشی جوانەگە ئیسماعیل ئەگەر بێت و عەلەف و گەنم و جۆ گران بی ئەوە تەسی لە گۆشت و مەڕ و ماڵات جوانەگاش دەکەوانە تابعاً ئەویش دێتەوە 100 میلاشی گۆشت و دێتەوە 100 میلاشی گۆشت و تو چەند ساڵە لەو بازاڕێ بە قورعانە من برێم لەوانەیە 25 سال زیاترە بەردەوام بازارەوە بەرز و نزم بۆ کەس گەشتیتەوە حەدەی ئێستاکە هیچ سارێک نەگەیشتە و عەدەیکە ئەوها بەو گرانی بەچای خۆبینی وەشی لەبارەی گۆشت لەبارەی مەواد مواد غەزایی لە هەمووی لە بەرزبووندا یعنی 25 ساڵەکەت وەکو نەمیتێ و 6 سال نەمیتێ بەرێ تەوەقع بامەژ ئەوش بینە ئەوش بکەینە ئەو بینە ئەو بەرنامێ هەر لە گاز و بنزینیش وایە خۆ هەر لە مەسەلەی مواد غەزایی نییە مەسەڵەن وەکی عەلەف و جۆ و گەنم نییە لەبارەی بنزین و گاز و گازیش تەسیری بەسەریشی بۆ دەبێت دەڕاستە دەدوێتەوە هەمووی لە سەمیلاکی ئەو گرانیە بەرێ ئێستاکە بازار بەرەو نزم بوونە بازار هەستانەکە ئێستا 2 مانگدەی پێشتر 1 هەفتە بازار نەبایە بازاردار دەبەزی ئێستاکەەوە 3 مانگە بازار نێ دانابەزی قوتەکەشی ئالی چییە تەنی ئاری بە 200,000 ئێستا بە 750,000 تەنی جۆی بە 300,000 بوو ئێستا بە 900,000 ناریە تێگەشتی برام فەرق بازارەکە نزم بوونە بەس عیوانی باش نا سەسامی عیوان هەرزان بۆەوە بە شتی خراپ بەرزان بەشتی باش هەرزان نەبووە باشە کابرا ئێستا ینی ئالک و گەنم و جۆی بە 2 قات دەکڕی ئەو کاریگەری لەسەر لەسەر عیوانەکەی بار دەکاتەوە دیکو پێش عیوانش دەگەیاندێ کاورە بە ملیۆنش بە ملیۆنیش عیوانەکە ناگاتی بنامەزە تەنی جۆی 3 قات هەرسەیە بە 300,000 بە 900,000 ناوە خادەکەنەگە بۆ شێوازی بێ ینی گۆشت گرانتر بێ ئەو قسەوە ئێستا نانە بەرەو گران بوونەوە بەرە وەرزان بوونە دیعادین گاج زۆر لە ڕێ و
ئالیکەی زۆر لە ڕێ موافقی لەسەرێک نێ موافقی ڕۆژێ ئالێک ببیتەوە ئەتمان هەرزانی بخۆی دەبینیتم بەڕاستی ئالیک زۆر دەوری ئەمە چەند ساەتەنی زۆمان بۆ 50 زای دەکڕی ئەو سار بە 900 زادنایی زۆری فەرقا دێدە سەر عیوانەکەی با پێدەم دێدە سەر دابەسیەکەی مەزبوری بەگران فرۆشی ئێستا لە قەساب و گۆشت فرۆشەکان گۆشت گرانە بۆ کارەکەی کە لێرە خەتاوی نییە خەتای قەسابینی بەخۆستان خێر ناکەن بەخۆ ئەم دوکان وێ بە 16,000 دەم قانزاز ناکەم چشتی باش گرانە گۆشتی باش کەرەشی بگرێ بە 300 زادناری کابرا هەرزان دەفرۆشی ئەو فەرقە چیە لە شێخەڵای بەس قەسابەکان و جوانەکە سەربرتن عەتمەن دێ پارێ باش بدا بەڕاستی گرانە دەرێت جوانەکە ئێستا سامی دێ بە 35 نارە بەخوا ئی باش بە 6 ناو 7 نارە ئی گۆش ئەوەی کە لە بازارە دەفرۆشەوەی گۆش ئەوەی 12 مانگ بەخێ کرایە ئەوە نییە کابرای عامل لە گوندی دێنی پەلکە نایندایەتی لە بەز و مەزەوە ئەوەی تاسی نییە وەسا بەس مەسەن حیوان بەڕاستی حیوانی باش گرانە ئەگە ئالف و گەنم و جۆ بەو شێوازەی بێ بازاری ڕناگری لێرە بازار ڕناوەستی ینی فەرقەش دەکا بەس دیسانجین عادی وەچی عالی زۆر هەزامی تۆ بەرێ بازاردارە بەزێنی بڕەشی بەس بەو نوعینیە حیوانەکە زۆر هەستایە زۆر بەس ئەمە تازێتەوە خواری باشە باسی من ڕووماڵات دەکەن لەوێ من ڕووماڵات زۆر دابەزیێت ینی جیاواز لەگەڵ لێرە ئەوە شەرۆکارەکەی ئەنی نرخەکەیان ینی سعرەکەیان بەخوا نرخەکە باشە مەرکە مەرچ 3500 نەبکاتن زندە قەبان دابەزیە کاگیوە بەخوای دابەزین مەردانە بەزیە مەرحالە هەبووینە بە 33 تا چای دەڕۆ قوتەکەی مەڕی بەس مەڕی ڕاگرنی ئالف گرام بۆ تەسیری لەنگۆ کردی و تاسیری گرامە لە باوە لە هەموو خەش دەکات لەوەی دەکات کە بتگۆشتی بەنیوچلۆ دەکرێت بەنیوچلۆ دەکرێت تاسیری دەکات گرانتە دەی بکڕێت حیوانی کسکەماندا دەبەزدا مانجی 18,000 نایی دەخوات 18,000 بخۆم حیساب دەکرد بە دەرزی و دەرمان و 18,000 نایی دەخوات ئێستاکە 40,000 نادەخوا مانجی بەرخەش دەکردی بە 150,000 ئێستێک مانگ بەخێو دەکەی 120,000 دەسەرێ چرخێ دەکات ئەو 120,000 پێگومان لە نرخیشی دەستا سەرێ برامەدی عین لەو عالەمە بار دەکەێت لە گۆشتەکە بار دەکەێت دیکو لەگەڵ کە حاجیازا دەمکات نزیکەی 30 ساڵ دەبێت لەو بازارەیە لە نێو بازاری حلافانیان فرۆشتنی گەنم و جۆ لێرە ئیش دەکات دەمهوێ زانیاری ورد لەو وەربگرم بزانین ئێستاکە نرخی علاف و علف و گەنم و جۆی چۆنە حاجیجان ڕای پێشەکی بە خێراتنی تەلەڤیزیۆنەکەتان دەکەم زۆر سپاس دەکەن دەستان خۆشبی لە بۆ ئەو بەرنامەیە بەڕاستی بەرنامەی لەجێیە بەنسبەت گرانبوون یان هەرزان بوون کە بە زۆری ئەو سارەکە لەبەر ئەو شەڕەی ئۆکرانیا و رووسیا و هایلی هات بۆ هۆی بەرزبوونەوەی سعری دانەوێرە کە لەو دەوڵەتانە قەدیم دەهات هەرزان بوو بەس ئێستا لەبەر ئەوەی کە نەهاتیشە لۆیە سعری دەغری بڕێک گران بووە بڕێک گران بوو ئارێوە تقریبان چەند چوویتە سەرێکە حاجی وڵای چوویتە سەر پارە ئەو وەختە لە دەوری 520 و 530 ئەوانە دەمان کڕی ئەلعانەکە لە دەوری هەسەتی دەکردن ئێستا ئەو زانەوە گەرمەمان خەزنە لە تقریبان 800 ڕاوەستایە 800 بەس گەنمی دەرەزەیەکمان کڕیە باشە ئەوەی ئێستاکە ئێستا چ گەنمێکە لێرە ئەو گەنمە تقریبان ئەو گەنمە تێکەرە لە دەوری 750 ئەوە سعری ئەوە پێشتر بە چەندی بوو ئەوە پێشتری ئەوە لە دەوری 450 ئەوە چیە ئەوە گەنمە ئەوە تێکەرە علەفیە علەفیە ئەوە چێ بەکاری دێنی لە بۆ والله ئەوە لە بۆ دەوازنی بەکاردێ لە بۆ مەڕووماراتی بەکاردێ لە بۆ علەفی بەکاردێ ئەوە بۆ معمەر علەفەکانە باشە ئێستا کە لەگەڵ گرانبوونی کاریگەری بەسەر بازار کردیە ئەی طبعاً ئەدیکو ئەرێ وەڵا کاریگەری زۆرە ئەدی باشە تەوەقع دەکەی هەتا کەنجە و گرانی بەردەوام بێت هەتا ئەو شەڕەوە بی احتیمالی هەیە ئەو شەڕە بەردەوام بی لەوانەیە کە ئێستا دەرن ئەوە اتفاقیان کردێ کە ئەو گەنمەیە بێتن بالعکس گرانتر دەبی لەبەرەوەی ئەو 50 میلیۆن تەن گەنمە دەوڵەتی تکە دایانەوێ چەند دەوڵەتی تکە حەقیان کردیان کە کڕیتیان پێشی ئەوەی کە داخل بیکڕیتیان ئەو دەرە 5 میلیۆنم دەوێت ئەو دەرە 2 میلیۆنم دەوێت ئەو گەنمە هەدا نابەزی چکە لەبەرەوەی نەهاتیش بووە لە هەموو جێشی نەهات بۆ سارە ئەو گەنمە هاتیە ئەوە بە زەبری ئاوێ بووە بە زەبری ئاوێ ئاویش درا جە گەنمە بوو دەرچوە ئاویش درایە ئەو جە گەنمەکە ئەدی ئەرێ وەڵڵە باشە ئەوەی کە ئەتوو لە نێو بازاڕی لە ماوەی و 30 ساڵی قەت بازار بۆ شێوازەی گران بووە نەبووە باس زارشکەش ئەوها گران بوو زارشکەش بەرێ سایل و وەری دەکرد ئێستا کە سایل و وەردەگری بە 750,000 هەتا سایل و وەرگری گەنم هەر ئەوایە 2011 بگرام 11 گرام
2011 ینی 2011 ئێستا 2020 کە بەو شێوازێکە گران بوو باشە ینی چێ زەرمەندی و گرانیە ولا طبعا فقير وفقارات شيء بكاري ديني كابرات مروا ماراتي دصصر او مروا ماراتي او مروا ماراتش حيوانك السر دديتو فقير وفقارات والله او ملتا فقير زلك فقير يا كريم لنا بمناك يوكو حلا اما كوب كرين قانون جي خمان لكن قال ما يستوى بهشتت وهشتها زاري كره هشتت وهشتها بار بين ستي بيدار بس ستي ثاني يعني تقريبا دوقات وشتك قراوه شي زي ذاك ابو شي دسي دوازينا كان هم يمرش يعني هي ومرش كيسا شلي بسار هزاريا بارو بيلار ب 2000 شو مشكله ذكر فقير تأصيل لدور مدينة توقع دكي زياتريش جرام بونمنا ريش قلت 4000 جرام تربية قربوا الشوازي بنرخي حلفوا جنموانا ليش تلاقي بيو اوش كساريا بردوام بي عملي هي جرام تربية بس اخبار عم بكبري بده وش كساريا كان مني ديتو استو بقي تجربة خود لنيو بازار كنجي جنمو جو حلف او انا ديتو استي خود والله كنجي لكاتي مانجي كدرويني دس في ذاك يعني تقريبا سي مانجي سؤال ما فيش شش مانجكا بس استا اوستا وش كساري بو جنم كما زو كما استا ام خاصة زو شكاني ديارنيا لا حفصت وبنزاك بتنيا ألف يما جنمية مجوية ما هي زسيت الجنوب كم قناعات كم بس هو ده كان يقولوا كاركاني جراني ويا كده زسيت الجنوب ده زسيت أخوار وعراق لا بخوي ناس لا والله بيشتغل بهاور ده شيء بيشتغل بهنان شيء بيشتغل بهنان أنا بقدر برهمي خومان بش خومان لك برهمي خومان بخوي بش خومان ذكاء بري راسته بس ما ذكاء بس يا أتباسي جودك جوجن استا ملتي إما مثلا ميدانهم جلبة أو هم بيوسي بس جوية على جو محكمة جوية لدرودي بس قلمي خومان بايا خومان لك بزيادة باشا شر أوكرانيا كباز دكان كاريجري بسر بازاري هبو بله تأثيري زور كده أو شربه باشا وقلمي بيشتر ليرة بو جوي بيشتر ليرة بو على في ليرة بو أوكراني بو أسترالي بو أوكراني بو روسي بو هاوي استناي ده الشيء بس زعمده قرانا دقاتي إلى حفصة هزار روس كم ترزيات بيشتر زوبة 50,000 بتاني 600,000 مواد هلا تشاي التاني بس 600,000 العندي لبن حفصتها فرق الزورة وش مو دسيس صار نرخي جوشت ونرخي حيوان ونرخي مرة سي أدينا بكرت نرخي جوشت فرم جوشت شيلوي ب10,000 مريش بس 4,000 وتصل الشيء ده لا فخير لەگەرێکێک لە دەلالەکانم لێرە کاری کڕین و فرۆشتنی مەڕ و ماڵات و بە تایبەتیش مەڕ دەکات لەگەڵ کاک فاخیری کاکی سەلامی خوا لەسەرم دەڵێن گۆشت گران بووە ماوەیەکە یعنی بزەبت لە ئەو چاڵ لە جژنی قوربانیش هەستمان کرد مەڕ و ماڵات بەگشتیەوەی کە سەلانی کردبێ مگلەییانە بۆ ساڵ فەرقی بوو لەگەڵ ساڵەکانی زۆرش فەرقە بوو نیم فعلەن ئەو ساڵ گران بوو هەوسا گران نەبوو هەوسا قوربانی لە ساران زۆر هەرزانتر بوو خەچش قوربانی نەکرد زۆر بە کمی کرا لە ناو هەولێرەمان لە دەوروبەری لە گوندەکان زیاتر کرا باشە هۆکاری گرانبوونی چێ دەڵێن کار گۆشت گران بۆیان گۆشت گران بوون هۆکاری ئەوەیە لێرە حەلەف و شتەکە زۆر گرانە خەرکەکە لۆی دەرناینی هەر بە چەندی بداتن مەجبور یعنی هەر زەرەرەکاتن تەنی زۆی بە 900,000 بە 700,000 بە 800,000 ئەگەر دێ لەو دەورەتانەش دێ گومرجی لەسەرە لە عەلوودەکان ئەوانش مەجبور بەگرانی بفرۆشن ئەگەر گومرگەکە نەمێنێ حەلافش دەتوانی بەڕێکەرزانتر بفرۆشن ئێستا کە ئەگەر باسی مەڕێکی ئاوا بکەین پێشووتر بە چەند بوو ئێستا بە چەندە ئەوە پاس جۆتی بە 500,000 بوو 500,000 هەوسار زۆر کەمترە بە 300,000 350,000 بە 400,000 لەبەرچیە حەلەفەکە گرانە کابرا ناکڕی دای نابەستی دەرێ حەلەف گران من
تەنی جۆی بە 900 زاری نادەنێت یعنی لەگەڵ جۆ حەلەفوانەکە بەرز بوویتەوە نرخیوانای تەخوارێ نرخیات تەخوارێ بەس هەمووش نا مەڕات تەخوارێ دەنا کاوڕ هەر وەک پارە کیلو بە 5 زاریە بە 5 ڕۆبعچیان 5 5 400 ینی فرۆشتن زۆر بۆ ئێستا لەگەڵ فرۆشتن زۆر بە گەل لۆ جنوبی نەچیتە هەر مەشەڵا لێرە کاوڕ دێتە 4 زاری بەس جنوب دێ جەماعەتی عەرەب دێن لە بەغدایە و لە بەسرای و کەربەلا و نەجەفوانە دێن زۆری دەبن ڕۆژێ 20 لۆری 30 لۆری بار دەکرێت ڕۆژێ 10,000 دەفرۆشێ 5,000 دەفرۆشێ یعنی ئەگەر بەو شێوەیە علەفگران بێ بەخێوکردنی مەڕووماڵات کەم دەوێت خەڵکێکی زۆر وازی لێدەین زۆر کەس واز دێدەن ئێستا من زۆر ساحب مەڕان دەناسم لە شتانانە لە عاجۆ مەران لە چێلە شینێ لە قەندیلی کابرا دەرێ دەفرۆشم دەرێ من تااقەتم نییە تەنی جۆی بە 900 زاری بکڕم لۆی دەرناینی بەرخەکەی دەفرۆشتی و والیداتەکەی دەفرۆشی بەشی نیوەی ئەو پارەی ناکە لەسەرش قەردار دەبێتەوە خەڵکە شێ لەو ماوە چەندین ساڵە وشەی دەکا و ماوەی هاتی فرۆشتی لە بەرەوە هەیە ئەیە ئەرێ وەڵای ئێستا کابرێ دەناسم چەند سارە لە باو با پیرۆ ساحب مەڕە ئێستاەوە دەفرۆش لەبەرەوەی دەفرۆشی کاگرانە جۆ گرانە دەری کاکە لۆم دەرنانی مەصرفی بەرخەکەی دەرنانی دەن مەزبورە بفرۆشیت ینی لێرە وجا مەڕۆدا بە باشە لەبەرچی گۆشت کەشتان گرانە ینی لە حسابەکان گۆشت گۆڵی گرام بووە گۆری بووتە 35 36 37 دەنا هەر هەمووی ئەو کارەکەی حەلەفە ئەگەر حەلەفەکە هەرزانبیتن و جوێیەکە هەرزانبی کەیەکە هەرزانبیتن ئەوانش مەزبورن هەرزان دەکەن بەس کابرا تەنێ جۆی دەداتێ بە 900 زاری بە ملیێنێکی باش 100 زاری لەسەری گران دەبێت کێشەکە حەلەفەکەی دەنا هیچ شتێکی حکوومەت ئێستا هیچ حەلەف و کارێکی دەکای هەتا ئێستا هیچ هاوکاریەکی کەسی نەکرێ وەکو برێن حکوومەت تەوزیعی ساحب مەڕی کردبی جۆی دابنێ علەفی دابنێ نەدرێ شتیوان نەبوو ئەگەر علەف بۆ شێوەی گران بی هەست دەکەی زۆربەی ئەوانەی کە مەڕووماڵات بەخێو دەکەم بێن لێرە مەڕەکانیان بە زۆری دەفرۆشن لە سەتا لەوانەیە ئەگە دەبمینێ دەنا هەموو دەفرۆش هەمووی دەفرۆشت لۆی دەرنانی دەفرۆش ئەنەوەی کە ئێستا و قەڵەباڵغی لێرە دەبینی بەشێکیان خەڵکی خۆیتی هینایتی فرۆشتی هەیە کابراایە خەرچی خۆیتی مەڕی خۆیتی هینایەتی فرۆشیتی هەیە دەچی لە دەرێ دەکڕی لە ساحب مەڕی دەکڕی لە ئەو حەلەفانە لە چەند دەردەی بەرهەمی خۆمانیان لە بەرهەمی خۆمان هەیە و بەس بەرهەمی خۆمان بەش ناکەن لەو دەورەتانە دێ دەتوانانی پرسیارلەیەکی کەوانەی علەف وشتی شەوەی دەکەن ئەوان باشە معلوماتی دەبینێت توێستا خەڵکێکی زۆر دێ مەڕووماڵاتەکەی خۆی دەفرۆشت ڕۆژانە بەبەرچاودە ئەمە لە ناو جێمە مەقسەد ئەویانی هوردێ مەڕ و بەرخ و کاوڕۆوانە خەرچی دەرێ زۆر دەنی دەفرۆش ساحب مەڕەکە کابرێ دەناسمێستەوە یعنی لە باو با پیرەوە ساحب مەڕە ئێستەوە دەفرۆش تەلەفۆنم لۆ دەکا دەرێ زۆر ینی ڕۆژ نییە تەلەفۆنم لۆ نەکەێت لە کوستانانە لە ناو ساحب مەڕەکان دەرێ کاکە مەڕ بەچەینە مەقسەد دەرم لۆ وڵای دەرێ دەفرۆشی لۆمان دەرنانیتن علەف گرانە زۆر گرانە پێمامە خێو ناکرێت پێمان جێ بەجێ نابی کێشەکە دەوەی دێ دیارە بەشێک لە گرانبوونی گۆشت و مەڕووماڵات و ئاژەڵ لە ئێستاکەدا هۆکارەکەی بۆ گرانبوونی حەلەف دەگەڕێتەوە ئەلەف و گەنم و جوانە کە ئێستا بە ڕێژەیەکی بەرچاو نرخیان بەرز بۆتەوە لەگەڵ حاجی سەلمانم حاجی خۆشحاڵین سوپاس بۆ دەرفەتا پێم بڵێ بۆچی گران بۆ بۆچی هەوەی کە لێرە گلەی هەیە لەسەر نرخی حەلەف ئێوە گرانتان کردو یان هۆکاری گرانبوونەکەی چییە؟ هەمووی شتێک عەرز و تەلەبیاتە تەلەبیاتی زۆر لەسەر و کەمیشە ئەوەش دەگەڕێتەوە سەر لە بۆ دوو هۆی هۆیەشیان وشکە ساڵی بە دەرەجەیەک هۆیەکەی دووەم شەڕی ئۆکرانیا و رووسیا طبعاً بۆ خۆتان ئاسایشی خۆراک سەتاسیە تا سەتاچل ئۆکرانیا و رووسیا دابینی دەکەن عێراقیش پێشان وڵاتەشی زۆر باش وڵاتەشی بەرهەمهێنەر بوو یعنی چەند ساڵ لەوە پێش دەیتوانی جۆی هاوردەی دەرێ بکە ستا پار و پێرا جۆی عێراق لە 2018 و 90 هەن زۆر بوو هەن زۆر بووە هەتا دەهات ئێران بێ بیبە یان سعودیە بێ ئیسرائیل بکە زۆ ئەوەندە زۆر بوو ئێستا لەبەرهۆی ئەو دو سێ ساڵە وشکە ساڵیا هەر زۆر کەم ئەو کاتی تەنەشی جۆی بە 270,000 بوو جۆی ڕەش خۆمانە ئێستا عالیان تەنی زۆی ئەمن کە علافم بە 820,000 دەیکڕم دەبێ ئەمیش بیدەمەوە قەسابی بە 850,000ەوەی خۆمان جۆی دەرێ ئەوەی لە ئۆکرانیا و لە خەتی تورکیا و خەتی ئێرانێ دێ ئەو جۆیەش دوو سعری هەیە جۆی شکاو لە خەتی ئێرانێ دێ ئەمە دەبێ بە 720 بدەین جۆیە نەشکاوەکە کە لە خەتی تورکیای دێ ئەوش هەر لە منطقەی ئۆکراین بە قاچاقی دێ و یعنی کولفەی زۆر بووە ئەو دەبێ بە 750 بدەین ئەجا بمعنای بەو شێوێ بێ سەحایب حەیوان بەحام
ئەدی یعنی ئێستا بەرهەمی خۆمان بەشینەوە خۆمان ناکە بەش ناکە ئەگەر یەک ڕۆژ حدودی عاجی ئۆمەران حدودی تورکیا قەپات بێ تەنی علەفی لە بۆ 1 ملیۆنی دەڕوە ئەگەر بە ملیۆنیش وە دەستکەوی زانێرەکان باسیەوە دەکەن کە بەشێک لە گەلم و حەلەفی خۆمان و بەرهەمی خۆمان ڕەوانەی جنوب دەکرێت بۆیە لێرە قوربان زۆر جوانە ئەوەش با بۆ باس بکەم ئەوەش با لە بۆ باس بکەم تەبعاً لە هەولێر یەک سایلۆ هەیە سایلۆی هەولێرە توانای وەرگرتنی هەموو گەنمەی نییە گەنمەکی زۆرە دیسان لێرانەکانەوە برافت جوتیارەکانمان زەرمەند دەبن لەبەرەوەی ڕۆژانە 100 سیارە لە بەردەمکەی سایلۆی هەولێر وەستەیە ئینتیزاری وەرگرتنی دەکات ئێستا عالیان 5 ڕۆژمەیە سایلۆی هەولێرش قەپات دەبێت سایلۆی مەخموری لێ ناگەڕێن گەنم بڕوە چۆلە حەز دەکەی ڕۆژی 100 سیارێ بەرە تەسمیلکە ئەوێش ڕاوەستا دیسانەکانە لێرە هەم هەندێک قازانجی تێدەیان لە بۆ خەرکەچی لە بۆ ساعی مەڕی بەڵام لە بۆ فەلاعی زەرەر تووشی زەرمەند بوون لەوانەیە گەرمەکەیان بەو سعرە ئێستا کە تەسمیل دەکەن ئەو پارەیان ئەو پارەی نەکات پارەی لەناو خۆنەکە لە 825 دەکات ئێستا ئەوڕۆ عالیان گەنم بە 700 گەن بە 700 بەێ ینی لە بازاری ینی ئێستا گەنمی خۆمان دەچێتە جنوبیان نا بەڵێ دەچی زیادە چی لێ بکە ئەو پارەی ناکە گەنمسکۆ لەبەرەوەی جۆ دێ ساعی مەرز زیاتر جۆی دەکڕی نەک گەنم گەنمەکەش نە لە بۆ ئاردی دەبێ نە لە بۆ عیوانیش بە زۆری دەبێت بازا چاکە ئەوەش قازانجەکە لە بۆ جنوب دەڕوە قازانجە بۆ فەلاعەکان بەرهەمی جۆمان چۆنە لە زۆر خراپە ئەوەی جۆی بە زۆری جۆ لە دێمی چاندراوە دێمیەکەش نەبووە ئەوەی لە ئاویشتان بە زۆر کەمە زۆر باشە حەلەفمان هیچ دەچێتە دەرەوە نەخێر حەلەف دێ ئێستا هەولێر 22 معمەلی لێیە ئەو 22 معمەلانە گچکەترین معمەل ڕۆژێ پێویستی بە 150,000 تەن گەن و جۆ هەیە معمەلی گەورەمانێ ڕۆژێ پێویستی بە 1000 تەنی هەیە لە بۆ مریشک و لە بۆ پەلەوڕ و لە بۆ ئەوانی دی باشە لۆ فەلاحی ئەگەر هەم گەنمەکانمان نرخی بکاتەوەی کە حکوومەتی دەرەوە لێ وەردەگرێت لێرە لە ناوە خۆبی نایدا حکوومەتی خۆمان پارەی پێ نادا مەسەڵەن ئێستا سایلۆیشاندانەیە لێرە لەو گوندەیە گر عەزابان گەنم دەچیتن زۆری ڕەفزی دەکا ئاساس بۆ ئار دووەمین ئەو دەیکاتە ئاردی سفر بە گەورەترین قیمەت دەداتن بە سەعلەکی خەیالی دەدا کە دەیکاتە ئاردەکەی دەنێری بۆ دەرێ باشە بەڕای زەنابەت وەکو شارەزایە کۆکو پیاوێکی ناو ئیشەیە چارەسەری چۆنی ئەو بابەتە دەکەین قوربان چەند ساڵ ئەمە هاوار دەکەین ئەوە دەکەین تەبعاً بە خۆتان دەزانن هەولێر لە مابەینی دوو زەی گەورە و زەی بچوو چارەسەری هەرێک گەورەی هەولێر شوێنێکی کشت و کاڵیە ئەگەر بێت و یعنی بە کولفەتی زۆر کەم چ لە زەی گەورە چ لە زەی گچکە دوو بەنداوی زۆر گەورە بینی مەسەڵەن لە بۆ نمونە لە هەولێر دەشتی بەڕانەتی و دەشتی هەولێر پێ بەراوکە لە منتیقەی کوێژ دەشتی کوێ پێ بەراوکە هەردوو ئەو ئاوەکە لێرەدا ئاوەکە هیچی سفادیان لە بۆمەنی ئەو ئاوە هەمووی دەڕوا لە بۆ جنوب ئێستا شارە چۆچی کەرکوچە ئینتاجی زیاتر لە گەنم و لە فەلاعەتی لەوانە لازمە حکوومەت بیر لەوەی بکات و سکەیش وشکە ساریە باران کەمە ئەگەر بێەوە ئەو ئاوە بێتن ئەو دوو خەتە ئاوە بکەنەوە یەک لە ئیفرازی ئێچیش مەسەلەن لە ئەوەی لە دوکانڕا لە بۆ دەشتی کوێ و دەشتی هەولێرێ بەراوکە خەرکەکە لە کۆر ئەو شتەی بێتەوە پێویست نەبەگەنی وشکە ساڵی کاریگەری سەرکی زۆری باشە ئەمە دەکرێت یانی ئەوە لە نێوی شەکەن دەکرێت توش بە ئۆکرانیا بەستین بۆ ئەو بابەتەوە ئۆکرانیا وەسعەکەی وای لێ هاتیە بەدیل چییە بەدیلی ئۆکرانیا بەدیلی ئۆکرانی باز ئەو ئاوەیە ئەو ئاوە بێتن ئاویش زێر زەمینیش نەماوە ئیدا دەبێ ئاوە یان سەدەی گچکە بکرێت وەکو ئەو دەوڵەتانە مەسەڵەن لە بۆ ئێران ئەمن چوومە پیرانشار لەبن پیرانشار سەدەی گچکە کراوە ئاو خەزن دەکاو دەیداتە جوتیارەکان زەرعات پێ دەکەن بەس لێرە ئەمە دەوڵەتی عێراق بەعام هەر هەموو پشتمان بە نەفت بەستیوە ئاسایش خۆراشی گوندەکان بەرە و وێران و کاولبوون دەچێن چۆن ساڵێکانی هەشتەیەکان گوندەکان بەر پەلاماری ئەنفال و تەعریب و ڕووخاندن هاتن ئێستا لەبەر گرانی گوندەکان هەموو بەرەو چۆل دەبن و دێنە شاری حەز دەکەی بەهۆیەوەی کە حکوومەت هاوکاری فەلاح نییە فەلاح خەریکە نەخێر هاوکاری زۆر کەمە یعنی واقعیت پێ برێم هاوکاری من وەختو لە ساڵی هەشتا لە هاڕەت منداری دابووم حکوومەتی عێراق ئەو کاتی حکوومەتی دەسەڵاتداری ئەو کاتی دامی زۆر باشتر بوو لە ئێستا مەسەڵەن دامی فەلاحی دەکرد بە تەلەکتەر بە دەڕاستە بەش پەینی شیمیایی بە هەر هەمووی ئێستا پەینی شیمیایی تەنی 2 ملیۆنی یعنی فەلاح هەر چەندی دەکا پێڕاناگە باشە پرسیارم کرد بەشێک لە خەڵکەکەی مەڕووماڵاتەکەی خۆی دەفرۆشێ وازی لێدەێن بۆی دەرنایەنێ بە نەخێر مەڕووماڵاتەکە ئەو پارەی ناکە ئەو مەسرفی لێ دەکا لێی ناکە
ناچارە بێ مەڕەکەی دەفرۆشی منداڵەکانیش دێتە بەر عەمباری و عەمەل و ئەوان عالی هەر گران بووە زۆر تقریبان بە 950 گەلە زۆرە ئەمبار بە زەبری عەرەف و زۆی ئەوە دەبیتە ئەو مانگای بەخێو دەکرێت ئەدی تەسیری زۆرە بەڕاستی ینی ئێستا پێشتر بە چەندی بوو جۆ ئالێک ئێستا بە چەندیە کاکە پێشتر من توار و پێرارەکە بە 400 بوو ئێستا بە 900 تقریبا جۆی ڕەش ینی دووقات و زیاتری دووقات و زیاتریش ئەزاوە عەرەفە ئەگە بێت و حکومەت یارمەتی فەلاحی بدا یارمەتی قەسابان بدا کە جۆی دابین بکە بە سعرێکی هەرزان ئەویش تقریبان تەسیر دەکا یعنی گۆشتەکە دێتە خوارێ بەس کە عەرەفەکە گران بوو گۆشتەکەش دێتە سەر گۆشتەکەی باشە پێشتر گۆڵکە چووە چلۆی بە چەندی بوو ئەو ساڵ بە چەندی بوو پارەکە دەوری 30 دیناری بوو مەسەرەن گۆڵکە مێ دەوری 4500 بوو گۆڵکە نێرە دەوری چلی کمتر بوو لە چلیش کمتر بوو بەش لە 6000 کمتر بوو ئێستا هەتا 650 دێتن گۆڵ جوانەکە تقریبان هەر چیلۆی 1500 2000 نزیک هزاری هاتە سەری هاتە سەری یعنی ئەوە شۆکارەکەی حەلەفە عەلەفە شۆکارەکەی عەلەفە گرانەکەی عەلەفە تەسیری عالمیە ئەوە شەڕی ئۆکرانیا و رووسیا ئەو شەڕەوەی کرد کە ئەو عەلەفە هەموو پێشتر لە ئۆکرانیا و لە رووسیادا حەلەفتان پێشتر لەکوێ لەداهات بە زۆری لە تورکیای داهات ئەو خەتی تورکیای بوو تورکیاش هەمووی بەڕاستی هەمووی لە ئۆکرانیا و لە رووسیای داهات ئەو هەمووی زۆ عەلەف و ئالیک ئەو شتانە بە زۆری لەو لای داهات ئێستا کە ئەو شەڕ لەوەیە ڕاستەخۆ کاریگەری تەسیری کردیە یا ئەو بێبارانیەش تەسیری هەیە چەند سارە ئەو ینی بێکو پێویست نییە ئەو بارانەکە دەباری باشە پێشتر بارانی قەدیم و ئێستاکە زۆر فەرقی هەیە ئێستا گۆشت فرۆشەکان گۆشتیان گرانە بە پێی قسەی هاوڵاتیان ینی گۆشت گرانە تەوەقع دەکەی لەوەی ئێستا هەیە گرانتر بێ وەڵاهی ئەگە بێت و عەلەفەکە گرانبی ئەویش گران دەبی مەسرفی گرانبی ئەویش گران دەبی ئەوانش بەدەستەخوان نییە ئەدی ئەوانش هۆکاریان هەیە چەند هۆکارێک هەیە لەوانەیە دوکانی بەکرێ گرت بێ بەکرانێ بە گران برێن زۆر گۆشت گرانتر دەکڕی ئارێ بە گرانتیش دەکڕی بە گرانتر بە گرانتر دەکرێت حکوومەت هاوکاریەکانی چۆنە هاوکاری کار کە هاوکاری کەمە نییە هاوکاری ئەگە هەبی بێت و عەلەفەشی دابین بکەن بە سعرێکی هەرزان بدەنە ئەوانەی کە بەخێو دەکا و ئەوانەی کە ئەو ئیشەی دەکا بەڕاستی ئەویش سعرەکەی دادەبەزی ئادی تەسیری هەیە خەڵک هەیە هاتبێ مانگای خۆی فرۆشت بێ لە بەروەی کە پێی بخێونێت ئێستا مەڕ هەرزانە مەرلۆ هەرزانە لەبەر ئەوەی ئاری گرانە پێی بەخێو ناکرێت ئەوە مەسرفەی لێ بکە ئەوە ینی قازانز ناکە کابرا باشە دوای مەڕووماڵاتی ژیان هێتا ماوەیەکی تر خەڵکەکە دەتوانێت بەو شێوە گرانەیە حەلەف و شتی بۆ بکڕێ حەسەب تەڵەبە ئەگەر تەڵەب زۆر بوو ماراتە کەشکم بوو ئەوە بەخۆی گران دەبی بەس ئەگەر بەعامیش قوربانیان تۆزە گرانتر دەبێت لە تەڵەب زۆرە تەڵەب زۆرترە ئێستا نرخەکە جێگیر بووە جێگیر بووە فەرستا بە چەندە کیلۆی ئێستاەوە بە 6 بوو برێن مێ دیناری 6000 خۆمان ئێستا بە 5 برێن 5000 ئەوە لەو دەورانەیە کیلۆی جوانەگە هەتا گچکە هەتا 7.5 دەڕۆی ئێستا بە 6000 ئەدیکو تقریبان 1500 ناری فەرقی کردیە بەس لەگەڵ قوربانی ئەدی قوربانی گرانە هەر بەخۆی قوربانی نەکەوە هەموو سعری هەردەستی لەبەرەوەی تەڵەب زۆرە تەڵەبی زۆر دەبی ئەزان و خۆشەویستان بەپێی ئەو ڕێپۆرتاژە مەیدانیە کە کردمان و چوین بە شێوازێکی مەیدانی بۆ نێو بازاری حەلەفان لەگەڵ بازاری فرۆشتنی مەڕ و ماڵات و ئاژەڵ بۆمان دەرکەوت کە هۆکاری گرانبوونی گۆشتی سۆر و هاوکات مریشک بەشێکی زۆری گرانبوونی ئەو عەلەف و گەنم و زۆیە کە ئێستا لە نێو بازارەکان هەرێمی کوردستان بوونیە دیارە لە ماوەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان بە پلانیا خود بێ پلان خەڵکێکی زۆری کرد بە موچەخۆر و دووری خستەوە لە کاری فەلاحی ئەمەش بووە هۆکاریەوەی کە بەردەوام بەرهەمی ناو خۆیمان ڕوو لە کزی و کەمی بکە بێگومان ئەوەش کاریگەریەکەی ئێستا بە دیار دەکەوێت کە دەبینین بەرهەمی ناو خۆمان کەمە و بەشی خۆمان ناکە ناچارین حەلەف و بەشێک لە جۆ هاوردە بکەین و هاوردەکردنی هەرێمی کوردستانیش بەشێکی زۆری لە ڕێی ئۆکرانیا بووە ئەو شەڕەی کە ئۆکرانیا تووشیاتوە
ڕاستەوخۆ کاریگەری بەسەر هەرێمی کوردستان هەبوو و لێرە ئێستاکە نرخی گەن و جۆ و حەلەف بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە بۆیە چاوەڕوان دەکرێت تاوەکو لە مەرجەکان و لە سنوورەکان گەنم و علەفی پێویست داخل هەرێمی کوردستان بکرێ ئەو کات نرخی هەم گۆشتی سۆر هەم مریشک هەرزان دەبێ ئەمە ئەو زانیانانە بوو کە ویستمان بۆ ئێوە بگوازینەوە لە ڕێگای و ڕیپۆرتاژە بە هیوایەوەی توانیمان سوودێک بەوێ عزیز و خۆشەویست بگەێنین سوپاس بۆ وێنەگرانم ئەمین و کاک متەڵیب کە لەم بەرنمەیە لەگەڵم بوون تا بەرنمەیەک تور و ڕیپۆرتاژێکی تایبەت بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ